ئەمڕۆ ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی تەکنیکی هەڵەبجە بە سەرپەرشتی ڕاگرایەتی کۆلێژی تەکنیکی هەڵەبجە ئێستامان بە ئەنجامدانی چالاکیەک بۆ کرێکاران لە ڕۆژی کرێکاراندا کە ئاماژە لەم چالاکیە خزمەتکردنێکی بچووک بە کرێکاران کە ساڵای ساڵ خزمەتی ئێمە دەکەن. ئێمەش لەم ڕۆژەیە کە جەژنی ئەوانە خزمەتێکیان پێ بگەێنینەوە ئاماژەم چالاکیە خزمەتێک بوو بەوان کە پشکنینی بەکتریای مەعیدە واتە بەکتریای گەدە و پشکنینی خوێن و پشکنینی شەکرە و پشکنینی فشاری خوێن و خوێندکارانی بەشی زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆریش بە چالاکیەک بەشداریان کرد و کە ڕێنمایی تەندروستی خۆراک بڵاو دەکەنەوە بەسەر کرێکاراندا. ئێمە ئەمڕۆ حەزمان کرد ئەم چالاکیە و بۆ هەموو هاوڵاتیانی هەڵەبجە و بەتایبەت چینی کرێکار پێشەش بکەین. بەڕاست سەرەتا بەخێراتتان دەکەین. من ناوم سارا حەسەنە، خوێندکاری کۆلێجی تەکنیکی هەڵەبجەم بەشی زانستی داخلی پزیشکی قۆناغی چوار. لە ڕۆژیەکی ئایاردا ئێمە هەڵساین بە ئەنجامدانی چەند پشکنینێک و هەروەها ئەنجامدانی پێدانی چەندین ڕێنمایی هەم تەندروستی و هەم خۆراکی بۆ کرێکاران و هەروەها بۆ هاوڵاتیانی هەڵەبجە بەگشتی وەکو چۆن بڵێ خزمەتێکی بچووکیش بێت لەم ڕۆژەدا پێشکەش بە کرێکارانی بکەین. و لەو تێستانێکە ئێمە ئەنجامی دەدەین پشکنینی خوێنە و هەروەها بڵەد گروپ و پشکنینی شەکرە و پشکنینی بەکتریای مەعیدە.